ئەو کەشتێ تازایی کە دۆناڵد ترەمپ وا دەینێرێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک دنیا زانیاری سەرنجڕاکێشی لەسەرە بڕوا بکەن زانیاری وا عەجیبی تێدا ئێستا پێتان بڵێم سەرتان دەسوڕمێ جا پێشەوەی کەشتێکە بگاتێ بە ئەم زانیاریە سەرنجڕاکێشەکانتان پێ بڵێم پێویستیش ناکە باسیەوەی کەم بۆچی ئەو کەشتێ فڕۆکە هەڵگرەی ناردووە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە وەڵامەکەی لای خۆتانە بەڵام ئەوەی لێرەدا گرنگە ئەوەیە ئەو زانیاریانەی کە لەسەر ئەم کەشتیە هەیە ئەو کەشتیە بەقەت سێ یاریگای تۆپی پێ دەبێ لە هەمان کاتدا کێشەکەی 100,000 تەنە 100,000 تەن لەگەڵ ئەوانش کە لەو دوانە سەرنجڕاکێشترە ئەوەیە کە بە خێرایی 57 کیلۆمەتر لە سەعاتێکدا دەڕوا حساب بکەیت 100,000 تەن بە خێرایی 57 کیلۆمەتر لە سەعاتێکدا بڕوا دەبێت چ بێ وەک ئەوەی وایە بارهەڵگرێکی گەورەی زەبەلاح وەک سەیارێکی سپۆر بە تەنیشتدا بڕوا ڕێگاوە هێ وەساکە جا لەسەر ئەم کەشتیە زیاتر لە 4500 کەسی لەسەرە کە خزمەت بە کەشتیەکە دەکەن بەس ئەو 4500 کەسە چۆن ئەو دەخۆنەوە لەسەر ئەو کەشتیە لێخۆ ناکرێت کاکە هەموو ڕۆژێ تاکەرێک ئاویان بۆ بێنن شتیوا دەبێ نابێ بۆیە سیستەمێکیان بۆ کەشتیەکە داناوە کە ئەو ئاوی ناو دەریاکە کە سوێرە و بەکەڵکی خواردنەوە نایە لە ڕێگەی ڕیسایکڵ و کۆمەڵێک مادە و تەرتیبات و سیستەمەوە ئاوەکە دەکەنە ئاوێکی پاکژی خواردنەوەی سازگار ئەی بۆ خواردنەکە بۆ خواردنەکەش ئاواکەیان پێدابین بکرێ خواردنەکەشیان پێدابین دەکرێت یەک دنیا مەطعەم و چێشخانەی گەورە گەورەی تێدایە کە ڕۆژانە خواردن بۆ سەرباز و کارمەند و کارگوزارانە حازر دەکا بەس ئەو هەموو هەرا هۆسەیە لەسەر ئەو کەشتیە تەبعەن دەبێ پارەیەکی خەیاڵیشی بوێ تێچووی مانگانەی ئەو کەشتیە زیاتر لە 10,000 دەفتەرە 10,000 دەفتەر دۆلار بەس کە قابلیشێتی یەک دنیا فڕۆکەی جەنگی زۆر بەهێزی هەڵگرتووە کە زیاتر لە 70 بۆ 80 دانە دەبێ هەمویان فڕۆکەی جەنگی بەهێز بۆ نمونە F-35 تێدایە F-18 تێدایە و یەک دنیا هلیکۆپتەری بەهێزی تێدایە یەک دنیا سیستەم و ڕادار و دژە موشک و موشک و ئەنواعشتی تێدایە و ئەم کەشتی جێرال ئارفۆردە لە ئیبراهیم لینکۆڵن بەهێزترە ئەو کەشتی لەو ماوانەی پێشوو گەشتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو دنیا باسی ئەو کەشتیان نەکرد کە چەندە بەهێزە بەڵام ئەو جێرال ئارفۆردە لە ئیبراهیم لینکۆڵنەکەش بەهێزترا لەبەرەوەی ئیبراهیم لینکۆڵن کاکە پیرە بەتەمەنە بەڵام ئەو کەشتی تازەیە گەنجە لە 2017 دەستی کردو بە خزمەت بە سوپای ئەمریکا بۆیە تەمەنێکی کەمی هەیە سەردەمیانەیە یەک دنیا سیستەمی تازەی تێکراوە لە هەمان کاتدا هەموو شتێکی پێشکەوتوترە یعنی لە ئیبراهیم لینکۆڵنەکە لە هەموو ڕۆیکەوە بەهێزترە لە هەمان کاتیشدا تیچوشی کەمتر لە ئەو کارمەندی کەمتریشی پێویستە لەبەرەوەی شتەکان زیاتر ئۆتۆماتیکین و بە کوردەکەی سەردەمی تازن جا ئەوەی لە هەمووی بە قووەترە ئەوەیە ئەو کەشتیە نرخەکەی زیاتر لە 1 ملیۆن دەفتەر دۆلارە 1 ملیۆن دەفتەر دۆلاری ناردۆ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست خوا نەکردە شەڕەکە ڕووبدات و ئێران موشکێکی لێدات و نەقوم بێت دەبێت چ ڕووبدات خوا